بەردەوامی گوشارەبووریەکان لە دژی ئێران دوای ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنامەنەوەکیەکەی لەگەڵ ئێران کشایەوە. وا چاوەڕوان دەکرێت ئەمە سەرنجی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بخاتە سەر گوتارەکان و کۆبوونەوەکان و هەوڵە دیبلۆماسیەکان لە پەراوێزی کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەم هەفتەیە لە شاری نیویۆرک. باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکان بۆ نەتەوە یەکگرتووەکان نیکی هێلی گوتی سەرۆک دۆناڵد ترامپ بە دڵنیاییەوە قسە دەربارەی ئێران دەکات لە کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش کە لە ڕۆژی چوارشەممە بەڕێوە دەچێت بەڵام سەرنجەکانی فراوانتر دەبن. من پێم وایە ئەوەی کە ئێمە دەیبینین لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش ترامپ هەوڵ دەدات باس لە مەترسیەکانی ئێران بکات لەسەر بەشەکانی تری جیهان، باس لە مەترسیەکانی بەکارهێنانی چەکی کیمیایی بکات لە سووریا و سەبارەت بە باردۆخی کوریای باکوور کە هێشتا ئێمە چەند کارێکمان ماوە بیکەین. هەروەها هێلی گوتی سەرۆک ترامپ کراوەیە بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆک کۆماری ئێران حەسەن ڕۆحانی لە پەراوێزی کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان، بەڵام ئێران داوای ئەوەی نەکردووە. هەروەها وەزیری دەرەوە مایک پەمپیۆش لەسەر ئەم پرسە کۆکە. وا بزانم بۆ چوونی ترامپ زۆر ڕوونە لەسەر و بابەتە و دڵخۆشە بەوەی کەوتوێژ لەو بارەوە بکات لە هەر کاتێکدا بێت. بەڵام هێلی و پەمپیۆ گوتیان کە ئێران ئاماژەی بەوە نەکردووە کە ئامادەی گفتوگویەکی بنیادنەر بێت لەسەر گۆڕینی هەڵسوکەوتە بەدکارەکانی. لەو ڕۆژ سەرۆک کۆماری ئێران حەسەن ڕۆحانی لایەنێکی نەناسراو کە ئەمریکا پشتگیری دەکات تاوانبار دەکات بۆ گروپەی کە پەلاماری نمایشێکی سەربازیدا لە ئەهواز کە بۆ هۆگیان لە دەستدانی 25 کەس و برینداربوونی نزیکەی 60 کەسی تر. هەموو ئەوانە وڵاتی بچووکی بەکرێگیراون کە ئێمە دەیانبینین لەو ناوچەیە لەلایەن ئەمریکاوە پشتگیری دەکرێن. ئەوە ئەمریکایەکانن ئەوان هان دەدەن و پێداویستیان پێدەدەن بۆ ئەنجامدانی ئەو تاوانانە. هەندێک لە چاودێران دەڵێن وا چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ ترامپ هەڵوێستێکی توند لەسەر ئێران وەربگرێت. ئەمەش ئەو لێدوانە توندانەمان دێنێتەوە یاد کە لە بەرامبەر سەرۆکی کۆریای باکوور کیم جۆن یۆن ساڵی ڕابردوو کردی و بە پێچەوانەوە توت و بۆچوونەکانی ئەم ساڵ لەسەر کیم بە شێوەیەکی باش دەبینرێت.